بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەوێت ئاجزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە بەفری یەکەمی زستانی ئەم ساڵ پڕبێت لا خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و وڵات دەربازی بێت لە وشکە ساڵیە کە هەمیشە لە مەترسی دایم بەتایبەتی لەم ساڵ کە زیاتر باس لە مەترسیەکانی وشکە ساڵی دەکرا ئینشاڵڵا بەفرەش دەبێتە مای خێر بۆ هەموو لایەک. زۆر سپاس کاک جلال بەناوی خوای گەورە و میهرەبان بینانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش تەندروست باش و ئارام و ئاسوودە بن وەک هاوکارم ئاماژەی پێکردن مێدەوارین بارینی یەکەم بەفری ئەم ساڵی لە هەرێمی کوردستان بێتە مای خێر و ڕەحمەت و هەروەها مێدەوارین هەموو ئەو ماڵانەی کەوا ڕەنگە ئێستاکە بەفرباری چۆن بۆ کۆمەڵێک کەس بۆتە شادی و خۆشی و دەچن لە ناویا یاری دەکەن کۆمەڵێک ماڵیش هەبن کەرەستەکانی خۆگەرمکردنەوە و پێداویستەکانی خۆگەرمکردنەوەیان نەبێت وێ دەکەین هەر کەسێک لە جێگەی خۆیەوە و هەر ماڵێک لە گەڕەکەکەی خۆیان بتوانێت هاوکاری ئەو ماڵانە بێت تاوەکو هیچ کەسێک سەرمای نەبێ وەروەها و ماڵانە و مناڵانەشیکەوە هەژار و کەم دەرامەتن چێژ لە سوود و وەروەها خۆشیەکانی بەفرباری وەربگرن. تەوەرەکان تەوەری یەکەمی پەیامی ڕۆژیان ڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە مرۆڤ لە نێوان ئیرەیی و تێکۆشاندا با بزانین لەسەرم بابەتە میوانەکەمان چیمان پێدەڵێت بە تایبەتی ئایا دانیشین بیر لە ئەوە بکەینەوە فڵان و فیسار چیان هەیە و چیان نیە یاخۆت خۆمان تێ بکۆشین بۆ ژیانی خۆمان و خواست و ئەو ئامانجانی کە هەمانە بەدەستی بێنین. یەکێکی تیژ لەو تەوارانەی دەمانەوەی قسەی لەسەر بکەین ئەویش ناسین وەروە ئاشنابوون ئەگەر بە شێوەیەکی زۆر خێراش بێ بە شارستانیەتی ئیسلامی تا بزانین مەبەستمان لە شارستانێتی ئیسلامی چییە بەچی دەوتێ شارستانێتی ئیسلامی و ئێمە چۆن شارستانێتی ئیسلامی بناسینەوە و هەروەها شارستانێتێک کەوا بە درێژایی چەندین سەدە بەردەوام بوو لە یازال ئێستاش کاریگەری وەروات جێماوی شارستانێتی ئیسلامی بەردەوامە چی بە جیهانی مرۆڤایەتی بەخشی لەو بارێشەوە تەوەرەیەکمان دەبێت قسە و باز لەسەر شارستانێتی ئیسلامی دەکەین. جیاواز لەم دوو تەوەرە سەرەکی ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی دەبێت لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان وە لە ڕێگەی پامێرەکانمانەوە چالاکی و زانیاریانتان بۆ دەگوازینەوە بە تایبەتی دڵنیام ئەمڕۆ خەڵک لا چەند ناوچەیەکی جیاواز بەهۆی بارینی بەفرەوە ڕووی تێ دەکەن و ئەو ناوچانش دیارە هەورامان و لە شاری سلێمانیش دیارە شاخی گۆیژەوە زمەڕ کە خەڵکێکی زۆر ڕووی تێ دەکەن گوێ هەڵدەدەین بتوانین بەشێک لە دیمەنەکانی ئەوێشتان بۆ بگوازینەوە جیاواز لەو چالەکانی لە شارەکانی دیکە هەرێمی کوردستاندا ڕوو دەدەن. وەڵایزان دەستپێکیش دەچین لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
دووبارە سڵاوتان لەوێت عزیزان تەوری یەکەم قسەکردنە لەسەر مرۆڤ لە نێوان ئیرەیی و تێکۆشاندا بابزانین ئایا وەک پێشتر ئاماژەم پێکردانیشین و هەربیر لەم و لەو بکەینەوە چیان هەیە و چیان کردو و بەکوێ گەیشتون یاخود دەبێمە خۆمان تێبکۆشین بۆەوەی کە بگەین بە ئامانج و خواست و داواکاریەکانی خۆمان چونکە مرۆڤ هیچ کاتێک نابێت لە تێکۆشان بوەستێت و بە تێکۆشانیش تەنها ئامانج و ئاواتەکانی دێنێتە دی. لەسەرم بابەتە لە سۆرانەوە میوانێکی تایبەتمان دەبێت ویش بە ڕێز مامۆستا مسلم عەبدوڵڵا بانخواست مامۆستا گیانسڵاوی خوا لێبێت وەم کاتت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین ئایا ئێستا تا چەندە بووەتە شتێکی ینی باویە بووەتە هەندێک خوڵق و تەبیعەتی مرۆڤەکان کە ئیرەیی بە بەرامبەرەکەیان بە دەوروبەرەکەیان بە هاوڕێکەیان دەبنەمە تا چەندە خراپە. بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاو لە ئێوەی بەڕێز و خۆشەویست سڵاو لە بینەرانی کەناڵی پێیام خوشحاڵم کە لە بەرنامەیەکی ئاوا لە خزمەتتان دەمە. زۆر سوپاس. بەنسبەت ئەو بەرنامەی تەوەری پێوە شەتان کردووە دەستان خۆش بێت کاپێکی زۆر گرنگ و هەستگار و ڕۆژانەیە ئەوەی کە ئێمە ئیسانی ڕۆژانە خەڵک دەیان و سەدان پێشەی ئاوا بەڕووی ئەبێتەوە. مرۆڤ لە نێوان ئێرەیی و تێکۆشان بەڕاستی دەبێت زۆر ئاگای لەخۆ بێت قەزی زۆر گرنگە کە بەعەدیان ئەلحەسەد واتە ئێرەی بردن بە خەڵک. ئەم بابەتە ئێشەکە لە وڵاتانێک کە ئێستا ئەمڕۆ پێشانی کردووە زۆر زیادی کردووە خەڵکانێکی زۆریش لەم ناوەدا بوون بە قوربانی و بعد زیان داوە. هەم ئەو کەسێک کە ئێرەی بە خەڵک دەبات خۆی ئەفەوتێنێت خۆی لە ژیانێکی ناخۆدا ئەبینێتەوە و هەم ئەو کەسێکی ئێرەی پێ ئەبردێت ئەویش جارێکی تر دووتاری دەرد و کێشە و مشاکل و گروپی تایبەت بە خۆی ئەبێتەوە کە بۆ هەردووکیان ئەرکێکی زۆر قورسە. لەمڕۆ بەڕاستی پیرۆزی ئیسلام بەرنامەیەکی چاک و باشی هێناوە بۆ ئەوەی مرۆڤەکان ئاسوودە بن بە بەختەوەری بژین هەست بە کامەرانی بکەن دڵ و دەرونیان مرتاح بێ ئاسوودە بێت. ئەوەی کە ئێستا ئەیبینین لەم ڕۆژگاری ئێستادا ئەم نەخۆشیە دەشەنەی کردووە زۆر زیادی کردووە خەڵکانێکی زۆر پێوە گرفتار بوون و هەردوو تەڕەفیش ئەوەی کە ئێری ئەبا ئەوەی کە ئێری پێ ئەبدرێت هەردووکیش باجی زۆریاندا بۆیە ئەبێت ئێمەی موسڵمان وەکو ئەخلاقیاتی ئیسلامی وەکو خۆ ڕەوشت و بەها بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام هیچێکە لەو سیفەتانێکی ئینسانی موسڵمان ئەبێت لە خۆی دابڕنێت لە خۆی دوور خاتەوە تێ لە ئێرەی نەبردن بە خەڵکەوە لەبەرچی لەبەر دوو جانبەوە یەکیان هەم لە ڕووی شەریعەتەوە هەم لە ڕووی ئاینەوە ئەوتر هەم لە ڕووی ئاسوودەیی و بەختەوەری و کامەرانی و مامەڵەی ڕۆژانی خەڵک لە ژیاندا. ئەو کەسێک کە ئەم زۆرە سیفەتی هەیە بە هەردوو شێوە بازی خۆی ئەدات یەکیان هەم لە ڕۆژی قیامەت و ئەوتر هەم لە دنیاوە بازەکەی ئەدا بەر لە ڕۆژی قیامەتیش بازەکەی خۆی ئەدات. وهي پیغمبری نازدار صلى الله عليه وسلم پیمان افرمت إياكم والحسد وتتكاكم اگاتنا لقوك رجاء قوتا بپارزن لإيري بردن بخلقوا لبتي فرمي إياكم والحسد فإن الحسد يأكل الحسنات كما تأكل النار الحطبة فرمي شون دبنين آقر كاتيك لا شونك بر أبيت هم أسوتينيو شيء أكاتو إيكا بخوالا مش بە هەمان شێوە ئێرەی بردنیش بە خەڵک لە ڕۆژی قیامەتدا کردەوەکانی ئینسان شەڵ ئەکاتەوە واتە ئەیانکا بەخۆڵە مێژ ئەم ئینسانە کردەوە باشەکانی نامینن ئەمە لە ڕوویەک زیانی بە خۆی گەیان کە لە ڕۆژی قیامەتە مایەپوی بەرئەدێت چۆن ئاگر شتێک ئەسووتێنی و شی ئەکاتەوە ئێکا بەخۆڵە مێژ و نابێتەوە ئەستی خۆی زارێکی تر بە هەمان شێوە حەسادەتیش ئێرەی بردنیش بە خەڵک بوات لێکە لە ڕۆژی قیامەتدا ئەو کردەوەی هەتن کردەوە باشەکانت نامێنن هەمووی ئەوە لەبەر ئەوە پێویستە ئینسانی موسڵمان بەڕاست خۆی بپارێزێت لەو سیفەتە ناشرینە کە بریتێ لە ئێرەی بردن بە شتی خەڵک جا ئەم شتێت چ مادی بێت چ معنەوی بێت هەر شتێک کە ئینسان حەسوودەتی پێ بات بەو معنایی کە ئەوەی کە بەرامبەر هەیەتی شتێت چ عیلمە چ ماڵە چ تەندروستیە چ ماڵ و مناڵە چ پێزانە تەندروستیەکە چ لە ڕووی عیبادەتە هیوا هەیە ئێرەی ئەبا بە کەسێک هەڵ عیبادەت ئەکاتن کە بە خۆی پێ ناکرێ ئەوا بێت ئێرەیش بۆ کەسە ئەباتن هەر یەک بۆ خۆی زەرەر ئەکات ئەم بەرامبەرەکەشی تەسیری ئەکاتن ئێستا کە دێم باسی ئەویش ئەەکەم کە ئەوڕۆ
خەڵکێکی زۆر تووشی ئەم نەخۆشیە کوشندەیە بووە. بۆ ئینسانی موسڵمان ئەبێت لە ڕووی ئاینەکەیەوە بەڕاستی خۆ لەم سیفەتە ناشرینە دابڕنێت، خۆی لە دوور خاتەوە ئێرەی نەبات، بۆ خۆی بەختەوەر بێت، بۆ خۆی هەست بە تام و چێژ و ژیان بکات، بۆی دڵی ئاسوودە بێت، بۆی بە ئاسوودەی بخەوێت. پێویست ئەم ئینسانە چاوی لە شتەکانی بەرامبەری نەبێت، چاوی تێ نەبڕێت، بۆی بۆ خۆی بە ئاسوودەی بژیت. بۆیە فەرمانە من ڕاقە بە ناسە ماتە هەممە، ئەوانەی کە هەمیشە بە دوای خەڵکەوە ئەگەڕێن، بە دوای خەڵکدا ئەڕۆن، چاویان لە ماڵی خەڵکە کە پێی ناگات بە خۆشی لەژێر هەم و خەم و خەفەت سەر ئەنێتەوە. لەوانەیە کۆمەڵێن نەخۆشی باڵتینیشی بۆ دروست بێت کە دکتۆرەکان ئاماژەی پێ ئەەکەن. بۆیە پێویستە ئینسانی مسڵمان بەڕاستی لەم سەردەمێتدا کە دەبینین ژیان شتە قۆناغێکی سەختکرەوە، ئەبێت زیاتر پارێزگای سەر خۆی بکات کە خۆی لەم سیفەتە ناشرینە، لەم کارە خراپەیە بەدوور بێخین. ئەوەی دیکەیان کە ئەو کەسێک کە ئێرەی پێ ئەبردێت، ئەوەی کە ئێستا ئەمە هەستی پێ ئەەکەین کە ئەبینین لە کۆمەڵگە ڕۆژانە کە هەفتانە کە خەڵک تەلەفۆن ئەکا پرسیار ئەکا دێت بۆ ماڵ، مەگە چەند نمونەیەکی زیندی و واقعیت بدەمێ کە بۆ ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاینی پیرۆزی ئیسلام دێت هانمان ئەدا ڕێگریمان ئەکات و یاخود ئەمان ترسێنێت لەو جۆرە سفەتەی کە ئینسان هێدێکە پێ گوتێ ئێرەیی حەسوودی بردن بە یەکتر. باشە مامۆستا، یعنی پرسیارەکە لێرەدایە مامۆستا، ئەگەر بمبورە ڕامگرتی چی وا لە تاکی موسڵمان دەکا ئەوەندە لاواز ببێت ئیتر دەست بکات بە ئێرەی بردن لە بریەوەی تێبکۆشێ؟ یعنی ئەو پاڵنەرانە چین؟ لاوازی ئیمانە، تێنەگەیشتنە لەوەی کەوا ئێمە موسڵمانین و بنەماکانی نازانین، ینی چی وامان لێ بکە ئێرەی برین؟ بۆ مرۆڤی موسڵمان ئەبێ ئێرەی برێ؟ لە کاتێکا موسڵمان وەکوی شیت کردەوە نابێ ئەسڵەن هەر ئێرەی برێ بە پێچوانەوە بێت لە بەشی تێکۆشانەکەیا بێت. بەڵێ بێگومان ئەوش پاڵنەری خۆی هەیە، فاکتەری خۆی هەیە، ئەسبابی خۆی هەیە، هۆکاری خۆی هەیە. یەک لەوانێ لاوازی ئەو کەسە بێت لە ڕووی ئیمانەوە، لاوازی تەوەکولی ئەو کەسە بێت لەسەر ئەو بەشەی کە خوای گەورە بۆ ئەم شخصی داناوە. ئینسان کاتێک کە لەلایەنی ڕۆحانیەوە دوور دەکەوە، خاڵی بووە، ئیدی ئەم سیفەتە ناشرانەی بە مروری زەمان بە طەبیعەتی حاڵ تێیدا ئەخوڵقێن، تێیدا دروست ئەبن. زانان ئەفەرمون حەسادەت بریتە بە اعتراضگرتن لە قەدەری خوای گەورە. خوای گەورە فەرمێت نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا. قفر مجاني يوم دابش ولا لجاني الدنيا معيشة دابش كلاوة. أوي كخوي جورة في داوي نبي إنسان وافق بكاته باشترين اشتك خوي جورة بوتين بريار داوا. أوي كبوتين وسوا اشتك اللي برجون دي تو دايا. صاني حكمتك لا يمن ولا يتو جابنا كيوت بوي فلا أكين فكر لا سكن ولا حسادات. لو أكين أو كسيك مجتهدي خواني بايا أو مجتهدي خواني يكفي. نيدي أو بيدي بأمن أمريكا حسادتها شيء حرامة كمذمومة ذم اللي وكلها بو إنسان أجر هاتو لروي عقيدة ولا روي إيمانه توقمه دار مزرعة وكامه بو ضلنيان بحياة فكر لو اشتينا كاتوا بلكو أو حسدي كوا شرع الرجل بيدا ودرستا شونا وكو بيغمبري خوا فرمت عليه الصلاة فرمت لا حسد إلا في اثنتين لروي عيني بلوزي إسلامه إيري لدو حالة داري بيدراوا إيش رجل آتاه الله مالا فسلطه على هلكتي في الحق كسك أجر مالي شيء خوي جور مالي بكسك بخشيام أم كسا لسر مالي خوي مصلت أبيت لشتي باش سر في أكاد أجر تو إيري بكسر شيء آمر بيخواه أوي داوت بو بمن شيء بدي ولا بناو حق صار فيكم أمر تشي ممدوحة تشي باشا ياخذ رجل آتاه الله حكمة كسيك خوي جورا حكمته داناي وجيري وعاقلي وعلمي في بخشيوا فهو يقضي بها ويعلمها أو كسا أو علمي كهيتي أو حكمتي كهيتي أو زاناي وداناي وجيري كهيتي فيري خلق بكات قواشتكي آواج بما بخشي بخلق فيري بكم أمانشتكي زوزر باشا والله أجب بدي وفي تربية خوال لو بستين وبديت بمن أمان يعني اشتيشي زوزر خرابة لم حفتي رابردو تيوندنا فيه من ماما حالتك من هي جنزك من هي توشي نخوشيك بوا وزعي زور خرافة وين ما يتنافد علاج يكشتك أجر في مبلي أو جنزيا لبولي يازدي الزانستيا كاتك كبيوني كرتوا بكتاب خانة كتبوا كتاب خانة ككتابي بوا
لە ئەوایلەکانی قوتابخانەی خۆ بووە کە زۆر زیرەک بووە وتم بیهێنن بابی بینم وڵا کاتێک هێنان بینیم گەنجێکی عاقڵ و ژیر و جوان لە پۆلی 11 گرفتی چییە وڵا گوتی مامۆستا من گرفتی من چییە ئەوە ڕۆژێکە دڵم زۆر تون بووە هەز بە ژیان ناکەم لە تەنگ و سەڵەمەیە ئەژیم ژیانم زۆر ناخۆشە ئەگەر ڕێگە چارەیەک عیلاجێک شتێک وڵای ئەکرێ بزانم لە ڕیچی و تووشی ئەو حاڵەتە بوو وتی مامۆستا من چوومە قوتابخانە وتیان ئەها ئەو قوتابی زیرەکە هات کاکە تۆ ئەوسا لە پۆلی 12 ئەسڵەن پێویستیت بە پەرتووک نییە پەرتووک هەروە مەگرە هەموو لەبەرە و یەکەم ئەبی و ئەم ساڵش لە پۆلی 12 علمی زانستی یەکەمەکە بۆ خۆت ئەبەی وتی هەر لەم قسەیە لەم شوێنە یەکسەر دڵم زۆر تند بوو تاو لەرزێک گرتنی و چاوم پڕ بوون لە پرمێسک ئەمە کات تەماشا ئەکەینەمە ئێرەی بردننی بە خەڵک کەسێکی ئاوا بینی لە پرۆسەیەکە دەیهێخیت لێ ناگرێت واتە ماوەسا ئیرەی بردن بە بەرامبەرەکە تەنها زیانی بۆ خۆت نییە زیانی بۆ بەرامبەرەکەش هەیە ئەمە ئێرەی بردن بە خەڵک وا لە خەڵک ئەکات کە لە ژیانە بیهێخیت لە ژیانێکی ئاسایی پەشی بێخیت بەردەوام نەبێت لە کاری خۆیان بۆی ئەم جۆرە حەسادەتەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمان ئەفەرمێ خۆتانی لێ بەدوور بگرن ئیاکم الحەسد بۆی خۆت نەفەوتینی و بەرامبەرەکەشت بە هەمان شێوە نەیفەوتینی ئەم جۆرە حاڵەتانە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە زۆر سەری هەڵدایە لە هەموو شوێنەکانە هەیە خەڵک نەفسی ئەوەندە بچوو بۆتەوە ئەوەندە تەسک بۆتەوە ئەوەندە چاوی بچۆک بۆتەوە هەر شتێک ئەبینی لە بەرامبەر یادا ئەگەر شتێکی بچووکیش بێت لەبەر نەفسە خراپەکەی ئێرەی پێبات کاتێک ئێرەی پێبات هەم خۆی ئەفەوتینیت هەم کەسی بەرامبەریشی ئەفەوتینیت زۆر باشە ماوەسا کەواتە ئەمە ئێرەی هەم زیانی بۆ شەخسەکە خۆی هەیە و هەم بۆ بەرامبەری بابێنە سەر بابەتی تێکۆشان تا چەندە مسلمان دەبێت بتێ بکۆشێ لە بری ئیرەیەکەوە تێکۆشان قازانجی بۆ خۆش و بۆ بەرامبەرەکەش هەیە بە پێچەوانەی ئێرەیەکە ئەمان تاواکەرەکێتی کاژران بەڕاستی ئینسان لەباتی ئەوەی کە ئێرەی بۆ بە خەڵک ببات بۆ ئەوەی لەباتی ئەوەی چاو ببڕیتە ماڵی خەڵکە لەباتی بەو شێوە ژیان بگوزارێنی کە بەردەوام چاوی لە ماڵی خەڵک بێت با هەوڵدا خۆی تێ بکۆشی بابی لەوە بکاتەوە ئەم کەسە چۆن گەیشت بەو ئاستا چۆن گەیشت بەو مەقامە چی کرد باسم لێ پرسم کاکە بە زەحمەت ئەتوو پێم بڵێ هۆکارەکانی بەرەو پێسوونی ژیان پێ بڵێ لەو ڕۆ سوودم لێ وەربگرم با لەو ڕۆ ئیسفادە بکەم بۆیە لەسەر ئینسانی موسڵمان ئەو زەرورە و پێویستە و گرنگە و ئامانزدارە تێ بکۆشێت هەوڵ بدات وەکو ئەو خەڵکانەی کە گەیشتون بە شتێک کە شتێک بەدەستی ناوە کە ئەوە لە ئینساندا مەطلوبە تەماشای خۆی گەورە کاتێک لە باسی لە ڕۆژی جومعە لە ئەفەرمێت فإذا قضيتم الصلاة فانتشروا في الأرض كاتك أرشي خواتان بجيجيان أو جا بلاي أركتاني خوتان وبرون فانتشروا وتا فاسعوا هول بدن بلاو بنو تيبك وشن برو كاركاتان برون برو كسابتان برون راموسن ولا أو كسيك إيش ناكات ككسابتك ناكات كنازلت كبير لجيان ناكاتوا كاتك كدا أنيشت تنها لما دانيشتيا تن إيشي أبيت أوا مراقبة خلق بكات شاو لو بكا بدو أو دابرواتن بدو أو دابرواتن شون أو خلقانا هيجي يشتون بي لو كاتوا منيش صوتي أقام فوق شيء أقام أو مطلوب الإنسان ده فقال قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المجرمين قل سيروا في الأرض فانظروا كيف تعملون فقال يوبرون تيبكوشن هوبا فامشوا في مناكبها لسأم أرزها بزول نوا بدواي هو كاركاني برو بيسون جياتنا بقرن أما أنا هم ممدوحا هم بوخود آسودا أبي درونت كبدواي إيشي كادا أقري كسرقالي إيشي كاري خوتي الروجانا كبدواي أرككاني خود أقري خود آسودي خلقش آسودي في أوكاتا أوكات لزياتي أو زيان بو خلق بيت لو ريك أتوشتيكا بدا سديني دا مادي بيان معني بيت باخل كان يكي سود اللي بين أوكاتي أوكات هم بو خود سود هبو هم بو خلقي سود هبو بەڵام ئەگەر وان نەبوو پێچەوانەکەی بوو هەم زیان بخۆت ئەگەینی یەکەمین لە دنیادا هەم زیان بە بەرامبەرش ئەگەینی لە دنیادا جگەل لە قیامەتیش کە ڕۆژگارێکی سەختە خوا پەنامەدات ئینسان لەوێ دەریش بەزەکانی خۆی داتن بۆیە ئینسانە ئەوەی بەڕاستی ئەسڵ لە ئینساندا تێکۆشانە وأن ليس للإنسان إلا ما سعى
وإن سعيه سوف يرى. أما تشون بو قيامة دروستا بهمان شيوا بو دنياش دا أم آياتات دروستا إنسان كاتيكا كوش أكاد أو داري رنزو برهمي دفتي خوي أبيني بەڵام کاتێک کە تێنە کۆشا و هەوڵی نەدا و بۆی نەچوو چۆن لە قیامەتە مەسەلەن پاداشتەکەی نابێت ئەوە لە ژیانی دنیاشا ئینسان پاداشتەکەی نابێت بۆی ئەبێ مسلمانە ئەبێ بیر لەوە بکەنەوە چۆن تێبکۆشن چۆن ئیش بکەن چۆن بتوان خۆیان سەرقاڵکن بە کاروباری دنیا و قیامەتی خۆیان بە هەردوو ڕۆ تێبکۆشن. ئەمن بینی و بە خەڵک باسی چی کردیا گوتی کاکە بێزەحمەت ئەتو چۆن ئەتوانی ڕۆژانە ئەوەندە کتێب بخوێنیەوە دێخۆ کتێب بخوێنەوە هیچ ڕێیەک تو ناگرێت هیچ مافی توی پێشێر نەکردیا هیچ حەقی توی نەخواردیا یەک ئەڵێ چۆن ئەتوانی فڵان کەس بەردەوام بێ پێنج ڕۆژە بچێتە مزگەوت چۆن ئەو عیبادەی بۆ کرێ ئەو تااقەتێکی هەیە سەدیقەیەکی هەیە زەوقێکی هەیە خەڵک بیر لەوەش ئەکاتەوە کە بۆ خۆی پێی ناکرێت ناتوانێت بیکاف و پێویست دێت لەو ڕۆژەوە قسەی لێ ئەکات لەو ڕۆژەوە حەسادەت و ئێرەیی بە خەڵک ئەباتن کەچی لە هەمان کاتدا ئەمنو ئەتووا خەڵک کران کە ئەتوانین ئەم کارانە بکەین ئەوەی کە تۆ ئەیکەی بەمش ئەکرێت بەس بۆ ئەتو ئەیکەی ئەمن نایکەم ئەمان ئەگرێتەوە سەر کۆمەڵە نەخۆشی داخلی لە ناوداخلی ئینساندا کەوانە نەخۆشی قەلبین پێویستە ئەم نەخۆشی قەلبیانە بە عیبادەت نەبێت بە نیەت پاچی نەبێت بە عەقیدەیەکی ڕاست و دروست نەبێت بە تەوەکوولێکی ڕاست و دروست نەبێت بەڕاستی ئینسان ناتوانێت ئەم نەخۆشانەی خۆی چارەسەر کات وەکو پێم گوتی کایجەلە ئەمڕۆ خەڵکێکی زۆر بەڕاستی ئەم نەخۆشیەی هەیە بۆ دەیان و سەدان کێشە و مەشاکلی کۆمەڵاتیە سەدان جار ئاراستەمان کردەوە ماوە سەر ئاسوودەنی مرتاح نیم ناتوانم بە ئاسوودەی بژیم قەلەقم خەوم لێ ناکەوێت ئەسم بۆ هەر شوێنێک هەست بە ئیساحەت و ئاسوودەی ناکەم ئەسمە ماڵەوە بە هەمان شێوە کاتێک تەنان ئەخۆم تام توێژی لێ ناکەم کاتێک کە ئەخەوم بە ئیساحەت ناخەوم کاتێک کە هەڵ ئەستم لە هەموو کار زیاتر دڵ و دەروون ئێش و ژانی زیاترە ئەمانە بێ هۆکار نین ئەمانە بێ سەبەب نین ئەم ئینسانە وای کردووە کە ئەم بڕیار لەم سارە نووسەی ژیانی خۆی بداتن ئەم جۆرە بیرکردنەوە سلبیە وای کردێکە و ئینسانە ژیانی خۆی ئاوالێ بکات ئەگەر پێچەوانی کێوە ڕازی بی بەو بەشێک پێ خۆی گەورە بۆی دانای ئینسان تەوەکوول و یەقین سەر خۆی خۆی ڕاست و دروست بێت خواناسیەکەی ڕاست و دروست بێت بە عیبادەتەکانی ڕاست و دروست بێت ئەم ئینسانە و ناخی خۆشدا هەست بە ئاسوودەی دڵ و دەروون ئەکاتن ئەم کۆمەڵگەیە بەرەو ئاراستەیشکە ئەڕوات ڕۆژ لە دوای ڕۆژێر ئەم خەڵکانە لە ڕوحانیەتە دوور ئەکەونەوە بەرەو لە بەها بەرزەکانە دوور ئەکەونەوە بەرەو شتی بچووک ئەچن زۆر باشە ئینسانیش بەرەو شتی بچووک بڕوات کاتیشتە بەرزەکان ئەبینی دڵ بۆی ئەسووکێت بەڵام ئەگەر لە بەرەو ئینسان بەرەو شتە بەرزەکان بڕوات کاتێک شەنزمەکانیش ئەبینیت زۆر ئاسوودەی و مرتاحە بۆ ئینسان ئەبێ بیرکردنەوەی خۆی هەم لە ڕووی عیبادەت و هەم لە ڕووی کەسابەت ڕاستی ئەبێ بیگۆڕی بیرکردنەوەیشی تەندروست و ئیجابیانە بیرکاتەوە ئەو کاتە شەدڵ و دەرونی هەست بە ئاسوودەی و بەختەوەری ئەکات. زۆر باشە مامۆستا گیان سپاس دەکەین دەرفەتمان نەما سپاس بۆ بەڕێز مامۆستا مسلیم عەبدوڵڵا بانخواست کە لە سۆرانەوە لەگەڵمان بوو. بەڵایسان دەچینە لای ناوڕێک و دێنەوە لاتە. بەڵایزدان دەچین لە بڕگەی لەگەڵ پەیامنێران لای پەیامنێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاو لێبێت لە ناو بەفری زستان دایت لەکوێیت کەشوهەوای ئەمڕۆ چۆنەوە خەڵک ئێستا دڵنیان بەرەبەرە دەچن بۆ ناو بەفر کەشوهەوای ئەو شوێنی کە توێ لێ چۆنە؟ هەرواشە جەلال گیانبانیتان باش هیوادارم کە تەندروستی هەموو لایەک باش بێت. ئێمە ئێستا لە بناری گۆیژن لە شاری سلێمانی دیارە دوێنە بەفربارین لە سنووری پارێزگای سلێمانی و لە ناوچە شاخاویەکان دەستی پێکرد و بێگومان لە شاخی ئەزمەڕیش چەند سانتینێک بەفرباریوە لە دوێنەوە و لە ئێستاشدا بەڕای من یعنی لە شوێنە بەرزەکانی وەکو گۆیژە لەسەرەوە بەفر دەبارێت چونکە سەرەوە دیار نییە بە تاوەتی تەم گرتوویەتی چەند سانتینێک بەفرباریوە لە شاخی گۆیژە و بەرەبەرە ینی هاوڵاتیانیش بۆ خۆشی دەربڕین بۆ نێو ئەم بەفرە بەرەبەرە دێنە شاخی گۆیژە بۆی کە شەڕە تۆپەڵەکە دەست پێ بکەن چونکە ئەمە یەکەم بەفرە ئەم ساڵ لە شاری سلێمانی دەبارێەوە هاوڵاتیان دڵیان خۆشە بۆی کە ئەم ساڵ یعنی یەکەم بەفرباریوە بەپێی پێشبینیەکان جەلال سبەی کە هەینیە
بەبێ پێشبینیەکانی کەش و هەوا بەفربارین دەوەستێ و سبەی خۆرەتاو دەبێت بۆ یعنی پێشبینی دەکرێت پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو نزم بنەوە و هەروەها نێوشاری سلێمانی بە تایبەتی بیبەستێ شەقامەکان کۆڵانەکان بۆیە ینی هۆشداری ئەوە دراوەکە شۆفێران بە وریاییەکی زیاترەوە شۆفێری بکەن مامەڵە بکەن بۆی خوا نەخواستە تووشی ڕووداوی نەخوازرا و نەبنەوە چونکە شەقامەکان لە سبەیدا دەیبەستێ و هەروەها لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە و سێشەمەش بە هەمان شێوە خۆرەتاو دەبێت بۆیە ینی چاوەڕوان دەکرێت ئەو بە فریکە باریوە بمێنێتەوە بیبەستێ لە هەمان کاتدا ئەو سەرماسۆڵەشی کە هەیە ئێستا لە ڕۆژانی پێشەر هەبوو بەهۆی ڕەشەبایەکی ینی نەرمەوەیە کە بەردەوامە خەریکە شەڕە تۆپەڵەکەش دەست پێکات جەلال ئەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێت چونکە بەڕاستی زۆر ساردا ئەگەر بێت و تۆپەڵێک بەردەم و چاوکە لەوانەیە ئازارێکی زۆر زۆری هەبێت بەڵێ کاک نەوزاد بەڕاستی خۆی زۆر باش پێچاوەتەوە ئەمڕۆ ینی ئەگەر بێت بیبینی کاک نەوزاد خۆی تۆزە سوورەیە جابەتەوە دیدەمەچاوی سوور هەڵگەڕاوە سەلامەت من تەندروست ئەو هاوڵاتیانی کە هاتوون لێرە دەستیان کردووە بە شەڕت بەڵێ بە دڵنیایی لە ئێستادا وەکو من قسەم لەگەڵ کەشناسی کردووە شوان تاوەکو ڕۆژی چوارشەمەوەکو ئاماژەم پێکرد خۆرەتاو دەبێت لەگەڵ ئاسمانی نیوچە هەور و لە دوای چوارشەمەوە بارانبارین دەست پێ دەکاتەوە بۆیە چاوەڕوان دەکرێت ئەو بەفرەی کە هەیە تاوەکو نزیکەی ڕۆژی چوارشەمە بەردەوام بێ بمێنێ لەو شاخات چونکە دەیبەستێ لە دوای ئەوە بەهۆی بارانەوە دووبارە بەفرەکە دەتوێتەوە بەڵام دیار نییە جارێکی دیکە بەفربارین کەی دەست پێ دەکاتەوە و لە هەمان کاتدا شوان دەمێت ئاماژە بۆ بکەم لەگەڵ ئەو سەرماسۆڵەی کە هەیە لە سنووری پارێزگای سلێمانی تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان چاوەڕوانی وەرگرتنی سوتەمەنین چونکە سوتەمەنی تەنها چەند مەڵبەندێک دابەشکراوە و ئەو بڕەنەوتەی کە بۆ پارێزگای سلێمانی دێکە بڕەکەی نزدیکەی 20 ملیۆن لیترە بەشی پارێزگای سلێمانی نەکردووەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان نزیکەی 3 ساڵە بێنەوتیان وەرنەگرتووە بۆیە یعنی گرفتێکی زۆر بۆ هاوڵاتیان دروست بە تایبەتی ئەوانەی کە کەم دەرامەتن ناتوانن سوتەمەنی بکڕن بە تایبەتی نەوتی سپی بۆیە یعنی دوێنە من کە لەگەڵ زۆری لە هاوڵاتیانە قسەم کرد داواکاریان ئەوە بوو کە لە ئێستادا وەرزی سەرماسۆڵە چڕ بۆتەوە ینی حکوومەتی خۆجەی سلێمانی دەست بکات بە دابەشکردنی سوتەمەنی هیچ نەبێ بەرمیلێنەوە بدرێت بە تایبەت ئەو کەسانی کە کەم دەرامەتن و توانای کڕینی نەوتیان نییە بەڵە شوان زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیان عوسمان بە هیوای ئەوەی بە سەلامەتی و تەندروستێکی باش بگەڕێنەوە سپاس بۆ زانیارەکانت دەچینە گەرمیان لای پەیامنێرمان هاوار سڵاوی خوا لێ بێت زانیاریەکانی ئەمڕۆی کەلار و گەرمیان بەگشتی چین سڵاو لێ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت من ئێستا لە ناو شاری یاری کەرالە من لێرە یەکەمین و گەورەترین فیستیڤاڵی بازار لە گەرمیان بەڕێوە دەچێت دیارە ئەم فیستیڤاڵە 13 جۆر پێشانگا لە خۆ دەکرێت زیاتر لە 150 کۆمپانیا بیانی و ناوخۆیی و لە وڵاتانی دراوسی وەکو ئێران و تورکیا و لە وڵاتە عەرەبیەکان وەکو وڵاتی میسر بەشداری ئەم پێشانگایان کردووە لێرە سەرجەمی ئەو بابەتانی کە هاوڵاتیان ڕۆژانە بەکاری دێنن لە خواردەمەنیەکان لە کەلوپەرە ئامێرە کارەبایەکان لە پێداویستیەکانی ناوماڵ لەم پێشانگایە بەردەستە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر کاک محەممەد نووری بەرپرسی ڕاگەانی پێشانگاکەم لەگەڵ کاک محەممەد سڵاو لێ بێ گەر پێمان بڵێ زانیاری زیاتر لەسەر فیستیڤاڵەکە چییە سڵاو لە ئێوە و لە بینەرانی پەیام تیڤی بێت بەخێر مەستە سەر چاو دیارە ئەمڕۆ 21/2021 یەکەمین و گەورەترین فیستیڤاڵی بازار لە گەرمیان بەڕێواچێت کە زیاتر لە 13 بەش لە خۆ ئەگرێت زیاتر لە 150 شوێنکار ناویان نووسیوە بۆ ئەمڕۆ بۆ بەشداریکردن لەم فیستیڤاڵە دیارە لە ئەمڕۆ پاش چەند دقەیەکی تر لە کاتژمێر دەیسەر لە بەیانی ئەم فیستیڤاڵە افتتاح دەکرێت بە ئامادەبوونی بەڕێز شێخ جەلال بەرپرسی ئیدارەی گەرمیان و ئامادەبوونی بەشێکی زۆر لە ئەو کەسایەتی و ئەو خاوەن براند و کارانەت دیارە من ئەمێ لەگەڵ خاوەنکارێکا لێرە قسەکەم مەگەر وێنەگرەکەم هاوکارم بێ ئەمێ خاوەنکارێک لێرە بدوێنم کە بەشداری پێشانگاکەیان کردووە سڵاو دێبێ بەڕاستەخۆ لەگەڵ تا ئەگەر پێمان بڵێ
هۆکاری بەشداریکردنان لە پێشانگاکەی ئێرە چییە؟ بەڕێزیان ئەمە یەکەم پێشەنگایە لە گەرمیان ئەکرێتەوە ئێمە زۆر خۆشحاڵین وەکو کۆمپانیای میهان لە گەرمیان بۆ فرۆشتنی بابەتەکانی شیرەمەنی و ساردەمەنی بەڕاستی خۆشحاڵی کە ئەم پێشەنگایە زۆر سپاس بۆ پەیامنێرمان هاوار دیارە دەنگت ناگاتە لای ئێمە ەکانی کاری دەستی خان من ئەمێ بچمە لای کاک ئازاد جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە کە ئەویش یەکێکە لە بەشداربووانی فیستیڤاڵەکە و کە بە کۆمەڵێک لە هەناری هەڵەبجە و بەشداری لێکردو. کاک ئازاد سڵاو لێبێ ئەگەر پێمان بڵێ هۆکاری بەشداریکردن لە فیستیڤاڵەکە چییە؟ بەڵێ من هەمیشە حەزم کردووە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە فیستیڤاڵ بێ من بەشدار بمتیایە بۆ ئەوەی هاندەرێک بێ زیاتر برەو بدەین بە فیستیڤاڵەکان لە کوردستانە زیاتر ئەو بەرومانەی کە لەم کوردستانە هەیە ئاشنایکن بە میلەتەکەمان وەک ئەوەی پشتمۆکەیی بینی ئەوە 4 مانگە ئەو هەنارە لێکراوەتەوە حەزم کردووە تا فیستیڤاڵ هەبێ من نمایشی پێ بکەم و ئاشنایکەین بە میلەتەکەمان کە خاوەنی چ بەرومێکی خۆش بەخێر بنێەوە دیارم نەمێ ئاماژە بۆش بکەم ئەم پێشانگای یەکەمین جارە بەم شێوە فراوانە لە ئیدارەی گەرمیاندا دەکرێتەوە دەرفەتێکی زۆر بۆ خاوەنکارەکان ڕەخسێنراوە کە لێرە بەر نمایشی بەکۆمەڵێکی زۆر لە هەلی کار بۆ گەنجانی دانیشتوی دەفەری گەرمیان ڕەخسێنراوە لێرە ئاماژە بۆش بکەم ئەم فستیڤاڵە ماوەی 4 ڕۆژ درێژە دەکێشێت لە ئەمڕۆ کە 21 مانگە دەستی پێکرد تاکو ڕۆژی 24 مانگ درێژەی دەبێت وا بڕیارەکە بەهۆی سادی کەشوهەوە کە ئێستا ئەم دەقیقە ئێمە قسەی تیاکەین دەرەجەی بڵین پلەکانی گەرما بۆ نزیکی 0 دابەزیوە و جەوێکی زۆر کەشوهەوایەکی زۆر سادی هەیە. زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامنێرمان هاوار کە لە کەلارەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ دیارە ئەمڕۆ لە شاری کەلار بۆ یەکەمین جار فستیڤاڵی بازار کە بۆ بەرهەمەکانی ناوخۆیی و وەروەها بەرهەمەکانی دەڤەری گەرمیان و کوردستان و کۆمەڵێک لەو بابەتانە کراوەتەوە ئومێدی سەرکەوتنیان بۆ خوازین پێمان بێ هاوکارمان وشیار لەگەڵمانە وشیار سڵاوت لێبێ و زانیارەکان لای تۆ چی هەیە؟ دکتۆر سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ جواب ناوچەکانی کەمڕۆ لە سلێمانیم بۆ گواستنەوەی زانیاریەکان و بە تایبەتی کە لە سلێمانی کۆنفرانسێک بۆ یەکێک لە گروپەکانی شاری کفری بە ئامانجی ئاوردانەوە و با بڵێ خزمەتکردنی شاری کفری کۆنفرانسێکیان بۆ لایەنە سیاسیەکان و چاودێرانی سیاسی و لە هەمان کاتە ئابووری ناسان و لایەنی ئیداری پارێزگای سلێمانی ڕەخساندووە بۆ ئەوەی کە وەکو خۆیان باسی دەکەن و پێشتر قسەم لەگەڵاکردن و ئێستاش کە بێژەکەیان کەمێکی قسە دەکات لەگەڵما باسییان لەوە دەکرد کە کفری لەبەر ئەوەی کە ناوچەیەکە دەکەوێتە نێوان ناوەڕاستی عێراق و باشووری کوردستانەوە بۆتە قوربانی و ئێستا کێ وتەبێژی کۆنفرانسەکەم لەگەڵدایە مامۆستا ئەنوەر ئەگەر فەرمونە ئێرە بە شێوەی گشتی هۆکاری ئێوە بۆ بەستنی ئەم کۆنفرانسە بۆچی دەگەڕێتەوە؟ هەموو کارێکی بژانەوە هەموو کارێکی گەشە پێدان پێویستی بە کۆنفرانسێکە ئێمەش لە سونگەی خەمخۆریوە بۆ شاری کفری هەڵساین ئەمڕۆ بە بەستنی ئەم کۆنفرانسە بەرەو بژانەوەی شاری کفری ئێمە وەکو دەستەی پاڵپشتی هەڵساین بەمە بەم شعارەوە ئاوەتمان ئەوەیە کە بتوانین لێرە بە 6 پەناڵ باسی معاناتی خۆمان بکەین بۆ هەموو بینەرانی بەڕێز لە دەستگا حکومیەکان پەرلەمانی عێراق کەسایەتیەکان لایەنە سیاسیەکان کۆمپانیەکان سەرمایەدارەکان بۆ ئەوەی پێیان بڵێن کفری شوێنێکە ئەمڕۆ زۆر زڵمی لێکراوە پێویستی بە بژانەوەیە پێویستی بە کەرتی تایبەتە پێویستی بەوەیە گەشە پێدانێکی بە گوڕی گەرەکە چکە ڕاستی ڕۆژانە خەڵ لە کفری دەرەچێ ڕۆژانە کفری بەدواوە ئەکەوێ هیچ پرۆژێکی خزمەتگوزاری ناڵێم 100% نییە بەڵام هەیە بەڵام بەپێی تمۆحی ئێمە نییە و بۆ نمونە ئێمڕۆ ئێمە باسی 6 پەناڵەکەین پەناڵی یەکەم باسی مێژووی
کفری لەگەڵ شوێنەواری کفری کە شارێکی کۆن و دیێڕینە دەیان شوێن و شوێنەواری هەیە ئەتوانێت سوودی لێبرین بۆ گەشت و گوزار باسی گەشت و گوزارەکەین کە چۆن گەشت و گوزار کە زۆر گرنگە ئێمە بتوانین شوێنی گەشتیاری دروستکەین و بینە دەواازەیەک بۆ هاتنی گەشتیاری عرب بۆ کفری و کفریش شوێنێکی لەبارە چکە سێ بەنداوی هەیە ئەتوانانی بۆ کشتتوکاڵ وەکاری بێن و هەوە بۆ گەشتیاری بۆ کەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و ژینگە ئێمە پرۆژەمان چەند پرۆژەیەک تەرحەکەی جەنابتان ئیسایی بینین لە پەنەڵەکانە ماوەسا عەبدولموتەڵب تەرحێکە کە دەیان تایە دەستی وەبەرهێنان و پرۆژەیەکە بۆی بتوانین دەستی هەلی کار بێرین بۆ شارەکە و پیشانی هەمویان بدەین کە ئێمە توانیمانە سێ بەنداومانەیە ئەتوانین سوودی زۆر لێ بکەین هەزاران دۆنە بکەینە بەراو ئەو وەختە ئێمە ئەتوانین هەم گەشتیاری هەم کشتتوکاڵی دەیان پرۆژێتتر لەسەر ئەو بەنداوە سوودی لێ بگەین لەوانی کە نوێنەرانی گروپەکەتان قسەی بۆکردن باس لەوە دەکرد کفری لە نێوان کەرکووک و دیالۆ قوربانی ئەو قوربانی چۆن چۆنی بۆ قوربانی تاکەگیان ئێستا ئێمە سنوورێکمان ئێمە لەناو حکوومەتی هەرێمای پێشتر سەر بە لە ساڵی هەفتاکان سەر بە پارێزگای کەرکووک بین عرب خسمانە سەر پارێزگای بە قەراری بەحسی تعریفکردن خسمانە سەر دیالە لە ساڵ 91 لە ڕاپەرینی 11 ڕاپەرینی مانگی ئازار ساڵی 91 کفری بەپەڕۆشەوە هاتە باوشی هەرێمی کوردستان لەوە دەرباز بوو سەر بە سلێمانی ئێمە و ئیدارێکی سەر بە ئیداری گەرمیانن و هەتا ئێستا ئێمە فۆرمی بایعیمان بەشی ئەنجومەنی پارێزگا وەکو پارێزگای ڕیسی ئێمە ئێرە چکە عزومان وە پێشتر ئێستا بەت ئەم جارە ئەندامانیە لێرە و هەروەها وەکو فراکسیۆنی انتخابات و هەروەها ئێمە هەتا ئێستا ئێمە نوفوسەکەمان سلێمانی دوو لەسەر نووسراوە یعنی ئەبێ ئێمە بەشێکی نە سلێمانی فەرمۆی ئێستا پارێزگای سلێمانی بەرچاوتۆ لێرەیە بۆ گرنگیدان پەرلەمان لێرەیە ئەنجومەنی پارێزگا لێرەیە ئەمە بۆچی هاتوون ئەمە بۆ هاتوون بەبزانین کفری بەشێکە لەوان ببوورەوە ئێوە لە ئەوڵەوە کە لە ئەوڵی ڕاستەخۆکە باسیەوەتان باسی سێکتەرەکانتان کشتتوکاڵ و بەنداوەوە بەڵام ئەگەر وەکو قسمەت گوزارێ سەرەتایەکان باسیکەین کفری دۆقی چۆنە ڕێگاوبانی چۆنە ئاو سەوزایی چۆنە خۆشبەختانە ڕێگاوبانێکی باشمان خەریکە بۆ دروست دەکرێ لەبێن کفری و کەلارە بەڵام تەواو نەبووە هەندێکی ماوە تەواو بێ ئەڵستان بەم ناو شار حتا ئێستا نیوەی دەڕگەکانمان جادەی نییە یعنی قیر تاو نەکراوە و نیوەی گەڕەکەکانمان هینشی نییە باخشیتیان نیە یعنی ئەوە دەردەسەریە بۆ تۆ گەر قیرت نەتوانێت شۆستە و قیر دروستکەی لەناو گەڕەکەکانە ئەزانی بۆچی کاکە پرۆژەکان کراوە بەڵام بەنیمەچوت جێماوە بۆ هۆی قەیران و شەڕی داعش و ئەمانە بەڵام بۆ لە شارەکان تر ئەکرێت دامێکری حکومەت بۆ ئێمە بۆ سەرفی ناکە ئەم جارێ ئێمە کەتی پەروەردە کاکە باسی پەروەردەکردن خوێندنی باڵا یەک کولێمانە یەک قسمە و هەروەها کەرتەکانی گەشت و گوزار و ئەو پشتی باسەکەین ئێمە ئێستا پەناڵەکانمان باسەکەین باسی تەندروستی کە ئێمە دکتۆری وا هەیە هەتا سێ مانگە ئەمدی ئیداری دەرچووە لە لای بەرەوبەری تەندروستی گەرمیان نایەڵێ دکتۆری چاوە جیازی چاومانشێ نایەڵێ بێت بۆ کفری بۆچی کاکە کەلا چوار دکتۆریە کفری یەک دکتۆرە نایدات بۆ کفری کە خەڵکی 75,000 کەس سەرێتی جگە لە ئاوارە جگە لە خەڵکی لە قەزاونەحەکانی دەوروپشتی کفریش عربەکان و ئێمە هاوسنووری سیستم وەلامان زۆر سپاس بۆ بەڕێز و تەبێژی کۆنفرانسی ئاوەدانکردنەوەی یاخود ئاوەردانەوە لە شاری کفری لە تیمە ڕۆژنامەوانی پەیامی زانیاری زیاتر لەسەر کۆنفرانسەکە بۆ گەشتەکانی ئایندەی هەواڵ دەخێنەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان هوشیار کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت هوشیار. بەڵێ ئایزان ڤیتیەکمان هاوکارانمان بۆی ئامادەکردین بینەری ئەو ڤیتیە دەبین. بەرنامەی تیۆلۆژی ژیانی پێغەمبەران ڕادیۆی سنگ دەنجێ بۆ ئارامی و جوانی ئاچی نەڵێی نابینام من لەم جیهانە هەر کەس لەگەڵیان ڕۆژ بباتە سەر حتمەن ئەینۆشێ ئەو ئاوی کەوسەر ئەمە بۆ بەدانە بەناوی خۆی گەورە و میهرەبان من ناوم هەڤاڵ ئیسماعیل محەممەد ئەمینە لە شاری کەلەر لە دەڤەری گەرمیان خاوەنی ڕادۆی گزنگم یاکۆ بەرپرسی ڕادۆی گزنگم ڕادۆی گزنگ دەنگی نابینایی لە گەرمیان ئەم ڕادۆیە شایانی باسە لە ساڵی 2015 بوو لە 16/5 هەر پێشەوە بیرم کردەوە ئەنجا نابینا بە شێوەیەکی گشتی حەزی لە ئەجیزە و ئەو شتانەیە بە شێوەیەکی عام
کە زۆر بەمانوانی تر منیش خۆی گەورە بەهرەیەکی پێبەخشیم و ئیتر منیش حەزم کردم بەهرە لە ڕێگەی خێر و چاکەدا چ لە پێناو دینە چ لە پێناوی نابینایەن پاشان بیکەم بۆیە لە سەرەتاوە ڕادیۆیەکی دەست کردم دروست کرد تقریبا 70-80 وات بوو بۆ دەوروبەری کەلار و کەم ئەلچوو ناو کەلار یەگرتەوە دەوروبەری تر پاشان بە هاوکاری دووسێ مسلمان ئیتر کەمێک هاوکاریان کردم کە توانی مەرحەلەیەکی تر ببڕم بیدەم بە جیازێکی پەخش کە تازە واتە شەریکە بێ ئیتر بۆیە لە 16 دەستم کرد بە دانانی ڕادیۆکە و بۆ ماوەی 5 ساڵە ئەوە تقریبا 5 ساڵە بەردەوامم خۆم بە تەنیا وەکو بەڕێوبەر وەکو بەڕێو یعنی ئیشی ڕۆژانە بەیانی تایەوارە خۆم بە تەنیام بەڵام نابینایی ترم لەگەڵایە بۆ پێشکەشکردنی بەرنامەکان بەرنامەکان ئەو بەرنامانەی کە یعنی پێک هاتووە لە کۆمەڵی شت یەکەم بواری ئاینیە بواری زانستیە بواری سەحی و تەندروستیە و لەگەڵ هەندێک سرودی نابینانی خۆمان و نابینایی شوێنەکانی ترە و هەندێک سرودی ترە و شعرە و ئیتر پێک هاتووە لەم بابەتە هەمە ڕەنگانە لە ڕۆژێکی کەدا لە بەرنامەیەکی کەدا هاتمەوە خزمەتتان لە بەرنامەی دیاری گزنگ سەرکەوتوبی کاک عەبدولعەزیز وەرمانگی دەسوودەم بخۆش بێت پێش هاتنی ئیسلام قەومێکی زەلول بووین بەڵام بە هاتنی ئیسلام خوای گەورە بە عیزەتی کرد ئێمە دوو جیازی کابراوەتی ئەوەی کە من کوردومە پێچێت بە چاوساق ئەوان نەتوانن یعنی ئەومان کردووە بە بەدالە کە شتێکی زۆر بەسیط و ئاساییە پاشان ئەستۆدیۆ هەموو شتێکمان تەنیا ئەم ژوورەیە ئەمەیە ئەستۆدیۆمان نییە نەوەڵا هیچ وەکولایەنی مادی هیچ کەسێک هاوکاری ناکە بەداخەوە بەڵام هاوکاریش کریا بێت زۆر کەم بوو ئەوەندە کەم بووە کە بۆ هیچ نشکیاوە من وەکو داوا ڕاستیم داوام چەند جار کردووە ئێمە ئیشەکەمان وەکولایەنی خێرە و هەم دڵخۆشی نابینایەنی شە بەڕاستی بۆیە من داواکەم لە ئەگەر بکرێت لە مسلمانان ئەوانەی کە دەوڵەمەندن ئەو کەسانی ئەو لایەنانەی کە ئەتوانن هاوکاریمانیان بکردایە بەڕاستی ئێمە زۆر مەمنونیان دەبین دوعای خێرمان بۆیان هەیە لەگەڵ سینچی بەیاندا تا کاتی خۆراوە بوون گوێبیستی بەخشی بەرنامەکانمان بن لەسەر شەپۆڵی 93.9 وەڵایزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر بابەتێک بکەن ئەویش شارستانیەتی ئیسلامیە ئاوڕێک بە خێرایی بەو بابەتەیە بدەینەوە گەرچی بابەتێکی فراوانە وەروە ڕەنگە قسەکردن لەسەری زۆر هەڵبگرێت بەڵام هەوڵدەین لەگەڵ بەڕێز مامۆستارم ڕانیایی وەروەها قسە و باسێک لەسەر شارستانیەتی ئیسلامی بکەین مامۆستا بەخێر بێن گەر لەوە دەست پێ بکەین کاتێک دەڵێن شارستانیەتی ئیسلامی مەبەستمان لەو وشەی شارستانیەتی ئیسلامی چیەوەتە بەچی دەوترێت شارستانیەتی ئیسلامی بسم الله الرحمن الرحیم من پێ خۆشحاڵم کە باس لە مەفهومی یان بڵێن چەمچی شارستانیەتی ئیسلامی دەکەین توانین بڵێن بریتیە لە ئەو سیستەم و ئەو نیزامی کە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست پێ دەکات تاوەکو دەگاتە دوهەمینی سوڵتانی عوسمانی سوڵتان وحیدەدین پێشکەشی مرۆڤایەتیان کرد ئیتر بەرز و نزمی بەخۆ دیوە لاوازی و هەستانەوەی بە قووەتی بەخۆ بینیوە و مەسەلەن سەردەمێکە بە تاو پابەندی ئەو بەرنامەی بۆ کە شارستانیەتەکە سەردامەزراوە و سەردەمێکە بە پابەند نەبووە ئیدی بەم چەشنە دوو ڕووی هەبوو مەسەلەن بڵێن دوو خاسیەتی هەبووە خاسیەتی مادی بەسەردا هەبووە و خاسیەتی معنەوی هەبووە زۆر باشە یانی ئەگەر مامۆستا هەموو شارستانەتێک کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە تایبەتمەندی دیارەکانی ناسینەوەی شارستانیەتی ئیسلامی چین واتە چۆن شارستانیەتی ئیسلامی جیا بکەینەوە لە شارستانیەتێکی تر وەکو چۆن لە مێژوودا یۆنانمان هەیە ڕۆمانمان هەیە ئێرانمان هەیە هندمان هەیە چین هەیە شارستانیەتی ئیسلامی کۆمەڵی خاصیەتی تایبەتی خۆی هەیە بەڵێ خۆ شارستانیەتی ئیسلامی
تەمەنێکی درێژی هەبوو 1970 ساڵە و ئێستاش حالیان ماوە بەڵام ئەو شارستانی هەیە توانین بڵین نەخۆشە لە ئێستادا نەخۆشە پێویستی بە یاکو دەڵێ چارەسەرە پێویستی بە دەرمانە بۆی دووبارە هەستێتەوە سەر پێ ئەو شارستانی هەیە دەبان وەکو خۆم سەرنجم داوە لەسەر دوو پایە ڕاوەستاوە بە پێچوانەی حەزارەتەکانی تر حەزارەت مەسەرەن حەزارەی ئیسلامی لەسەر دوو پایە ڕاوەستەوە پایەکی مادی و پایەکی معنەوی مەسەلەن لەسەر شارستانێتی ئەوروپا تەواو مادیە مثلا تەماشاکە لە ڕووی معنەویەوە هیچی نییە تەماشا دەکە لە ڕوحیەوە بەتاڵە مثلا ڕێژەی خۆ کوشتن زۆرە و تەنان گەشتە ئەو ئاستەی کە ئایا مناقەش دەکرێت لەسەرەوەی ئایا کوشتنی کەسێک کە داوای ئەوە دەکات بکوژرێ ئەخلاقیان ئەخلاق نییە ئەوەندە لە ڕوحیەوە بەتاڵە وڵاتێکی وەکو سویسڕا باز دەکەم شارستانی ئیسلامی لەسەر دوو پایە ڕاوەستا بوو پایەکی معنەوی هەبوو کە بریتی بوو لە ئیمان لە عەقیدە لە بەها لە ئەخلاق لە قیەم و هەروە پایەکی مادی هەبوو کە بریتی بوو لە دەوڵەت و سیستەم و سوپا و ئیدی داهات و لانی ئابووری و هەموو ئەو بارانە ماوەسا خاصیەتی شارستانێتی ئیسلامی چی بووە؟ تەمان وەکو گوتم ئەو شارستانێتە ئەو دوو خاصیەتی هەبووە خاصیەتێکی مادی لەگەڵ خاصیەتێکی معنەوی واتە بە دوو باڵ فڕێەوە خۆی ئینسان بۆ خۆی دوو باڵە باڵێکی مادی باڵێکی معنەوی حەزاڵەی ئیسلامی ڕێک دەتوانین بڵین وێنەدانەوەی ئینسانێک بووە هەم باڵێکی معنەوی و ڕوحی هەبووە و هەم باڵێکی مادیشی هەبووە کە ئینسان بەم چەشنەیە ئەگەر ڕۆ تەماشاکەن مەسەن شارستانێتی ئەوروپا کە سیرکن ئەوڕۆ تەواو شارستانێتێکی مادیە ینی هەموو شتێک مادە دەبێتە پێوەەر بۆ پێوانەکردنی هەموو شتێک ینی کەنجە تۆ لە بواری مادە قازانز کرد ئەو گوێنادا بە ئەخلاق ئەنا حتا واریاتە مەسەن ئەخلاق لە اقتصاد زیا کراوەتەوە ئەخلاق لە سیاسەت زیا کراوەتەوە ئەخلاق لە عیلم زیا کراوەتەوە ئەخلاق لە فەلسەفە زیا کراوەتەوە ئێستا حاڵی حاضر تاچی کورد بازی ئەوەدا کە ئەخلاق لەگەڵ اقتصاد زیا کراوەتەوە بەڵام شارستانێتی ئیسلامی ئەخلاق چوو بۆ ناو هەم بابەتەکان و ئەخلاق من درک بۆ واکەین کە ئەم ئەخلاقە لە شارستان بۆ لە بابەتی مادەیە جارێکرێتەوە ئاخر ئێستا حالیان شارستانێتی ئەوروپی بە چەشنێک زاڵە کە یعنی خەڵک لای بۆتە ئاسایی ینی مەسەن کاکە مەسلحەتەکەم لەوەیدا بەرژانی بۆتە شتێکی ئاسایی تۆ سەرنج دەیانی نمونێک بێنین لە ئەوەی کە چۆن ئەخلاقیان لە بنمونە لە ئابووری جیا کردوتەوە نمونێک بینەوە ئەستا گە پێی پێوەرەکانی ئیسلام بێ بێ ئەوەی حەزارە ئیسلامی بێ بە هەموو شێوەیەک ڕێگری دەکرێت لەوەی کەوە ئاتۆشتێکی ئابووری بخێ بازارەوە بەڵام بە زیانی کۆمەڵگەتەوە بێ یعنی ئێستا بنمونە دەیان سایت و ئەوە هەیە کە بابەتی وروژێنەر بڵاو دەکرێتەوە تێیدا بەڵام دەڵێن مادام ڕوبح و قازانجم لەوەدایە من دەیکەم کەسەکە ئازادە کە سەیریکە و ئازادە کە سەیری نەکە تەمەنەوە هەڵەیە یان مەسەلەن تەماشا دەکەین هەر لە بابەتی جیاکردنەوەی عیلم لە ئەخلاق بۆم بێ تۆی بەرهەمێنراوە ئەمە تەماشا دەکەین چەندە قازانجی هەبوو عیلم ئەوەندەش زەرەری هەبوو عیلم لە ئێستادا بۆ لەبەر عیلمەکە چی پێنیە عیلمەکە ئەخلاقی پێنیە خود ئیمانی پێنیە عیلمێکە بەبێ ئیمان وەکو دەڵێن زانیاری بەبێ ئیمان فەسادی و ماڵوێران ئەوە ینی ئەوە بەرهەمی شارستانێتی ئەوروپایە ئەن تۆ سەرنج دە مەسەڵەن لە هەرزیاکردنەوەی عیلم لە ئەخلاق دکتۆرێکە مەسەڵەن عیلمێکی هەیە بەڵام لەبەر ئەوەی حەزارەی ئەوروپی بەسەردا زاڵە ئەو عیلمە ئەو پزیشکە بەکاردێنێت بۆ چەسانەوەی نەخۆش ئێستا حالێن لە کوردستاندا جام گرفتی کوردستان گرفتەکە گەورەتریشە ئێستا مەسەڵەن ئابووری سەرمایه‌داری مەسەڵەن ئەوەی ئەوروپا لەگەڵ هەموو شتە خراپەکانی کۆمەڵێکی چاکش تێدا هەیە مەسەڵەن یاساتەیدا سەروەرە و هەروەها بەنمونە سۆشیال هەیە هاوکاریکردنی خەڵکی بێکار هەیە هاوکاریکردنی خەڵکی هەژار هەیە بەڵام لە کوردستاندا ئەوان هاتوون دەگەڕێن مەسەن دەسەڵاتی کوردی دێ دەگەڕێ بزان لە شوێ خاڵێکی خراپەیە لە ئەوروپا دەیهێنێت لێرە بەکاری دێنێ ئەنی ئەگەر بێت و حەزارەی ئەوروپی چەند بابەتەکەشمان باس حەزارە ئەوروپی نییە گورگێک بێ هەندێک سیفەتی ئینسانی کە دابن دەسەڵاتی کوردی هاتووە ئەو سیستەمەی هێناوەتە ئێرە بەڵام سیستەمە سیفەتەکە ئینسانیەکانی لا بردووە ئەی تو تەماشاکەنین تۆ وەرە نەخۆشخانێکی حکومیت نییە ڕێک و پێک بێ نمونێک بێنینەوە بەسەرەن ئەی چۆن دەبێت لە ئەو وڵاتەدا شەخص هەبێ نەخۆش بێ پێی بگوترێ بڕۆ نەخۆشەکەش بەرە دەرەوە لە بەرەوەی پارەت پێی زۆر باش مامۆستا بابەتەکان لە کوردستان ینی ڕەنگە هەموو سێکتەری پەروەردە کێساکە ڕەنگە زۆر زۆریش ئەو گرفتانی هەبێ بەگشتی
بەڵام باسمان لەوە کرد یعنی لە حەزاڕەی ئیسلامی یەکێک لەو تایبەتمەندیاشتانی کە هەیە بوو مەسەن بەس لە شاری بەغدا 300 نەخۆشخانە هەبوو بەس لە سنتەی شاری بەغدا دکتۆر بە هەزاران پزیشک هەبوو لە حەزاڕەی ئیسلامی سەردەمی عەباسیەکەم دەمەوێت ئەوە بپرسم ئەوە مامۆڕونکیتەوە سەردەمێکی پێ دەوترێ مێژووی زێڕینی ئیسلام بۆچی ئیسلام لەو سەردەمەیە ئەوەندە بەعیزت بوو لە ڕووی دەسەڵاتی سیاسی ئابووری بە تایبەت علمیەوە ینی حەزارەیەکی بنیادنا کە بە حەزارەی کتێب و نووسین بناوبانگ بوو هۆکارەکان چی بوون وای کرد ئەم حەزارەی ئەوەندە بەهێز بێ هەتا ئێستا ئێمە بووە بە مێژوو بۆ ئێمەڵێن سەردەمێکی زێڕین چی وای کرد کە ئەمە بەو شێوەیە بێ بە سەردەمێکی زێڕین خۆی بە ئێستامە لێرە بەرلووی ببینە سەرەوە بابەتە شتێکە بڵین قسێکی لە کورداوەدا دەڵێت کە بۆ خۆت کۆسەبی ڕشی بابەت بەدۆچی ئەنی ئێمە ئەوڕۆ کە مەسەن ئێمە بۆ خۆمان کۆسەبین هەنگاوی بە قوتمان نەبێ و بە هێز نەبین ئێمە هەرچەند باسی باو باپیرانمان بکەین سودێک بە ڕوو ناگەێنێ بەڵام لە هەمان کاتدا دەبێت باسیشی بکەین بەڵام باسی بکەین بۆچی بۆ خۆ بەهێزکردنەوەی دووبارە بۆی دووبارە وەرە بدەینەوە گەنج کاکە تۆ پاشخانێکی مێژووی تاریخی زۆر قوڵت هەیە بۆی وەرە بدەینەوە بەرگەنج بەر تاچی مسلمان چکە ئەوڕە تاچی مسلمانێک لە کێشە گەورەکانی ئەوەی شوناسی لێون بووە بەڵام باسی بینە سەر پرسیارەکەی جەنابێت ئەوەی کە حەزارەتی ئیسلامی لە سەردەمێکە مەسەڵەن کە تەماشا دەکەین ینی ئەمە گەر بێت و بەراوردی حەزارە ئیسلامی بکەین بە هاو سەردەمەکانیان باوەڕ دەکەین لە بەفرە سپیتر دەبن بەراوردیان کەین بە هیند بە ڕۆم بە سین بە هەموو ئەوانە بەراوردیان کەین ینی تۆ وەرە بەراوردی کە بە سەردەمی ئەوروپایی هەند ئەوەندە لە مێژەش نامەسن تا ساڵی 1500 بۆ 800 کۆنگرە کراوە لە ئەوروپا پێما 580 زاینیە کۆنگرە کراوە بۆ لە ئەوروپا لەسەرەوەی کە ئایا ئافرەت ئینسانە یان ئینسانیە ئەگەر ئینسانە ئایا ڕوحەکەی ڕوحی ئینسانە یاخود ڕوحی ئینسانیە ئیدی بە وچەشم پڕ بزان لەبارەی ئافرەتەوە چیان گوتووە وەرە ئەوە بەراوردکەوە بە نێو مسلماندا بزانە مسلمان چۆن سەوی ئافرەتی کردووە لە خراپترین حاڵەتیشدا هێشتا لەوەی ئەوروپا جوانتر و باشتر بوو مەسەلەن لە شارێکی وەکو بەغدادا تەماشا دەکەین ینی لە ڕوانگەی عیلمی و باوەڕکەم زۆر جار گوتومە ئەگەر مسلمانان نەبووان حەزاڕەی ئیسلامی نەبووایە ئێستا کە ڕەنگە شتێک نەبا بەناوی ئەو کەناڵەوە کەمە لێرە قسە بکەین ڕەنگە کارەبا نەبووە ڕەنگە مۆبایل نەبووایە ئەوان هیچی نەدەبوو چکە ئەوروپا بە تەواوەتی لە خەوێکی قوڵی خوڕافیدا بوو بە پێچوانەوە ئیسلام لەو پەڕی تەکاندان و هەستانەوە و بەرەو پێشچووندا بوو هەنی گەشتە حاڵەتێک خەلیفەی عەباسی و تێر کەسێک کتێبێک وەرجێرد سەر زمانی عەرەبی کتێبە یۆنانیەکان ئەوە ئێمە بارتەقای کتێبەکە زێڕی دەدەینێ هەنی لە شوێدە لەکەم حەزارەتا شتی وها بووە تۆ لە ڕوانگە ئەخلاقی کەشی بکە کە بگەڕێ کە چۆن مەسەلەن خەلیفەی عەباسی بە لەو پڕی هێز و قودرەت و قووەت و ئەوەدا بۆ جایەک لە گرفتەکانی ئێمە ئەوەیە ئێمە دین حەزارەی ئێمە دین بەس باسی تاریخی سیاسیەکەی دەکەین هارون ڕەشید وای کرد و مەسەلەن خەلیفەی فلان عەباسی ئاوای کرد و لەگەڵ ویان شەڕیان کرد و ئەو میرە لەگەڵ ئەو میرە بەشەڕەت لە باسی لە لانی کۆمەڵایەتی ناکەین لانی زانستی ناکەین لانی ئابووریەکەی ناکەین تو تەسەووڕ کە ئەوروپا تاریخی بەناوی تاریخی ئابووری تاریخی زانستی تاریخی فکر عنی کە تۆ تەماشای تاریخی مەسەلەن ئابووری ئەوروپا دەکەی وا هەزەکەی تاچی ئەوروپا بەس خەریکی اقتصاد بووە بە پێچوانەوە من دەتوانم بڵێم گاشە بەردێک نەماوە لە ئەوروپا خوێنی گەنجێکی ئەوروپی لەسەر نەڕژابێ ئەوە دێ شەڕکردن پێکەوە یعنی دە ساڵێک نەبووە دوو دەوڵەت سێ دەوڵەت لە ئەوروپا بە شەڕ نەیە لە جیهانی ئیسلامی شتەکە بۆ جەورە نەبووە بەڵام ئێمە بەداخەوە مؤرخینی ئێمە تا ڕادێکی زۆر ئەوان بەسەردازا بووە فلان خەلیفە لە ئەوەندەی شعبانی ساڵی ئەوەندەی کۆچیاتە سەر حکومەکەی ئاوە بۆ شێوەیە کۆتایی پێهاتووە ئەمە لێرەدا نقصانی گەورەمان هەیە ئەگەر ناتوە سەرنجدا ئەڵێ جارێکی هارون ڕەشید لەسەر ئەسپەکەی دەڕۆی هارون ڕەشید لەو پەڕی هێز و قووەتدا بوو ولا جولەکەیەک پێیگوت ئەی خەلیفە ئیمانداران ئیتەقی الله خۆی دەم بەستمەوە مەسەم لێ بە شان و باڵی هارون ڕەشید هەڵبدەم هارون ڕەشید ئەگە بەراوردەکەم بە قورئان بەراوردەکەم بە خولەفای ڕاشدین زۆر خراپە بەڵام کە بەراوردەکەم بە ئەوروپا بە سین بە ڕۆم بە زۆر وەکو گوتم لە بەفرە سپیتر دەبێت ئەڵێ لە سپەکەیدا بەزی و بەرەو قیبلە سەجدەیەکی برد و دواتر ئەوانەی لە دەوروبەری بوونیان پرسیوتیانەوە بۆ وەت کرد خۆ جوولەکە بوو جەزام جوولەکە بوو بەڵام خوای گەورە دەفەرمێ وإذا قيل لهم اتقوا الله أخذته العزة بالإثم فحسبه جهنم ولبئس المهاد ئەگەر پێیان دەگوترێت لە خوا بترسن ئەوان چی دەکەن ئەوان ئەوەندەی کە وەکو دەڵێ خۆ بەزلزانیان تێدا پەیدا دەبێت جهنم بووان بەسە و خراپترین شوێنگەشە بۆ ئەوان هەنی بەست نەوێت تۆ تەماشاکە تۆ وەرە ئەمڕۆ ئەڕۆ ناتوانانی مەسەلەن کەسێکی ئاسایی بابێ بە بەرپرسێکی بچووکی حیزبێک بڵێ ئیتەقی الله تزای ئەوەی بە کەسێک بڵێ کە هەموو جارە داهاتە دەرێت بە هەوری دەبینی دەگوت ئەی هەور لەکوێ دەباری ببارە
بەرهەمەکە تا دێتەوە بەندەستی من بەڵێ هاان ڕۆژێت کۆمەڵێک مەسەرەن سفەتی خراپیە وەقیلە خەلیفەکانی عوسمانی عەباسی ئومەوی سفەتی خراپیان هەبووە بەڵام ئەوە ئەگە بەراوردیکەین بە قورئان سفەتەکانە خراپە ئەگەر نابراوردیان کە بە هیند و بە ئەوانە لەو پڕی باشیدا بوون هەنی مەسەن لە شارستانێتێکی وەکو هیندا ئەگەر بێت و جوتیارێک ویسبای لە تەنیشتی چینی بڕاهمادا بنیشێ ئەوە سزاکەی ئەوە بوو ڕۆنی قرچاویان بە کۆمیدا دەکرد لە شوێ ئیسلامدا لە کوام بەشە جوزئیە تاریخی ئیسلامدا شتێکی وهەبوو لە حەزارە ئیسلامیدا ئەسڵەن لە هیندستان پێنج چین کۆمەلگادا دابەشکرا بە پێنج چینی بڕاهما و چینی پادشا و بڕاهما و دواتر داهاتە خوارێ مەسەرەن تاجیرەکان و ئەوزار مەسەرەن سەربازەکان و جوتیارەکان و کۆیلەکان هەنی پیامە بوو کۆیلە خوا لە پێی خۆی دروستی کردوان پاشا خوا لە سەری خۆی دروستی کردوان ئیدی طبقاتێکی تەواو لێک جیاواز هەبوو بە هیچ شێوەیەک ئەو طبقاتانە نەدەکرات تێکەڵ بکرێنەوە زۆر شانسە دیارە لە ئێستا سیستمی سەرمایه‌داری بەشێکە لەو حەزارەتێکە لە ئەوروپا هەیە و ماوەتەوە گەشتوتە ئێمە با بزانین لە کۆمەلگای ئێمەدا نەک تەنها کۆمەلگای کوردی ئەوەی کە پێشتر حەزارەتی ئیسلامی تێدا باڵا دەست بووە ئایا هیچ پایەوە بنچینەیەکی حەزارەتە ماوە بەدی دەکری ئێستا حەزارە ئیسلامی بەڵام حەزارە ئیسلامی لە ڕووی کۆمەڵاتیەوە ماوە بەڵام زۆر بەداخەوە ینی سەیرم پێدێ ئەتۆ کورد مەسن تەماشاکەین لانی مادی نییە مەسن جێشێکی بە قووەت دەوڵەتێکی دان پێدانهێدا و سەروەری یاسا سیستەم دامەزراوت نییە ئەوەی کە توی ڕاگرتووە لانە معنەویەکەیە ئەنی کۆمەلگا لە ڕووی معنەوی بەهۆی پابەندی بە خیتابی دینی گوتاری ئاینی تا ڕادەیەکی زۆر کۆمەڵێک بەهاو قیەم هەیە بەهۆی ماوەتەوە وما ینی بۆتە هۆی ڕاگیرانی ئەم کۆمەلگەیە ئەو دەیەوێ ئەو پایەش ببڕێتەوە یان ئەو کاتە کۆمەلگەی کوردی دەکەوێتە سەرچی وەکو پەندە کوردەکە دەکەوێتە سەر سازی عەلی هیچی بۆ نامێنێتەوە هاین تو تەماشاکە نمونەیەک بینەوە ئەو خێر و خێراتێکە دەکرێت دەدرێ بە هەژاران ئەنی هەستا بە نمونە نەخۆشخانەیەکی وەکو بەخشی هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە کە بەشێک لە بەها ئیسلامیەکانی کۆمەلگەدا ماوە ئەوڕۆ شارستانیەتی ئیسلامی حەزارەی ئیسلامی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەتوانن بڵێن بە ڕێژەی 160 ماوەتر نوێ کۆمەلگادا بەڵام لە ئەنجامی زۆر زاڵبوونی هەیمەنی ئەوروپا هەیمەنی سەرمایه‌داری و هەوڵدانی جددی دەسەڵاتی کوردی بۆی ئەو سەرمایه‌داریە بەس تەنها سیفەتە خراپەکانیشی بێنێتە ناو کۆمەلگا ینی ئەوە وای کە لە کۆمەلگەی کوردی تا ڕادەیەک بەرەو دڵڕەقی بڕوە چونکە شارستانتی مادی ئەوروپی دڵڕاقیە وەکو تارق سویدان دەڵێ پەرتاکێکی ئەمریکی لەو کاتێک کە مەسلحەت لەگەڵدا زۆر گەرم و گوڕە بەڵام کە مەسلحەتەکە پسراگە 20 ساڵیش پێشتر پێکەوە بووبن دوای ئەو مەسلحەتی دی کەسێکی سادە و ئاسایی دێتەوە تو بە پێچوانەوە جاری بە کەسێک دەبینیۆ لە پۆل یەکی سەرای لەگەڵتدا بۆ زۆر گەرم و گوڕن لەگەڵێک لە کاتە ڕەنگە 20 ساڵی پێچوو بێ هەنی حەزارەتی ئیسلامی وەکو گوتم لە کۆمەلگای کوردیدا تا ڕادەیەک بوونی ماوە بەڵام هەوڵێکی زۆر هەیە ئەوەی کە هاشە لەناو ببردرێ وەکو بۆ خۆیان دەڵێن تحتم كلما هو واقع فهو خير ئەوە بنەمایەکی فکری شیوعیەت بوو کە کاتی خۆی شۆڕشی کوردی ئیشی لەسەر دەکرد ئەوەی کە هەیە لە ناوی بەرە بە باشە بۆمان تەواو دەبێت ئەی مۆلیدە بتەقێنەوە پرد بتەقێنەوە دەستگای کارەبا بتەقێنەوە هەموو ئەوانە بتەقێنەوە جا ئیدیمان ئێستا حالین ئەوە ناکەن بەڵام دێت دەکەم هەموو بنەما ئەخلاقیەکانی کۆمەلگەی کوردی کە لەسەری وەستاوە ئەوانە دەتەقێنێتەوە ئەوانە تێک دەدا دەتر چی دێت بێتە جەنگەڵستان ینی باوە کە کۆمەلگەی کوردی دەبێ کوردی دەبێتە کۆمەلگەیەکی گورگ ئاسا کوردستان دەبێتە گورگستان بەڕۆی یاسەتیدا سەروەر نییە دامەزراوە نیە سیستەم نیە دی کۆمەڵێک دەوڵەمەندی پڕ ئەو خەڵکی قڕ دەکەن ئەوەی کە هاشە لی دەستێنێ کەواتە مامۆستا حەزارەتی ئیسلامی شارستانتی ئیسلامی لە ڕابردوودا چەندین دەوڵەت و چەندین شوێنی جوگرافیا و چەندین دەسەڵاتی سیاسیەک لە دوایەک تێپەڕیان کرد و بەڵام ئەو قۆناغە کۆتایە لە ئێستادا ئێمەی کورد یان کۆمەلگای کوردی موسڵمان چۆن بە سوودوەرگرتن لەو ڕابردوو وەروە ڕۆڵی زانایانی کورد لە بنیادنان و وەروە بناغەدانەری دەیان داهێنان و پێشخستنی شارستانێتی ئیسلامی ئێستاکە معنەوێتی تاکی کورد بەرزکەینەوە و بەهێزیکەین لە بەرامبەر ئەو حەزارەتانەی کەوا ئێستاکە هاتوونەتە ناو با بڵێن حەزارەت لە کۆمەڵگای کوردی بە حەزارەتی غەربیەکان یا خود شەرقی منتیقەی با بڵێن هیند و چین و ئانە کە هەر کامێکیان ڕەنگە لەگەڵ بنەماکانی دابوونەریتی کوردیش یەک نەگرێتەوە کام ڕێگانە بگرینە بەر تاکی کوردی موسڵمان بە سوودوەرگرتن ئاشنابوونی ئەو ڕابردووە پرسەروەریە تاکێکی بەهێز بێت و حەزارەتی ئیسلامی لە ناخی خۆیان بێڵێتەوە طبعا دەی بڵێن پرسیارەکەت بکەینە دوو بەش بەشێکی ئەوەی کە خۆی شتێک هەیەانی حەزاری ئەوروپی ئەوڕۆ سین و ئەوانە تاوا تەسلیمی
شێوازی ژیان و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاتاڕادەیەکی زۆر تەسلیمی ئەوروپا بوون ینی حقەتەن ینی بۆ یاغێکی ئەوروپی بۆ یاخ کراون ئەنی هیچ بەرگریەکیانە بەرامبەر بە شارستانیەتی ئەوروپا ئەوەی کە بەرگری هەیە بەرامبەر بە شارستانیەتی ئەوروپا کە لەو پەڕی تێکشکاویشدا لە ڕووی سیاسی و عسکەریەوە لە ڕووی ئابوووریەوە بەڵام بەرامبەر بە ئەوروپا هێشتا هێز و قووەتی هەیە تاچی مسلمانە بەڵام چۆن بکەین تا کۆمەلگەی کوردی ئەو حەزارەتی کە لە ڕابردوودا هەی بووە بیهێنێت و ناو دڵ و دەرونی خۆی هەوڵ بە حقیقەت ئەو بەشی زۆری لە یەکەوتە سەرشانی ڕوتی ئیسلامی لە کوردستان کە بەزدیش لەسەر بکەوەیش لەسەر کردووە ئەوە یەک و هەروە مامۆستانی ئاینی طبعا دەبێت قوڵ بن ینی تەنها بەو زانستانی کە خوێندویانە لە حوزرێتە بۆ هەندێک اکتیفا نەکەن لە بواری فکری لە بواری تاریخی لە بواری فەلسەفی لە بواری کۆمەڵناسی زۆر بخوێندنەوە بۆی ینی ئەو وتارانێک کە لە هەینیدا دەدرێ بەسە بۆ ئەوەی ناسنامە و شوناسی ئیسلامی بداتەوە گەنج ینی وتاری هەینی ئەگەر بێت قوڵ بێ وتاری هەینی وتاری جمعە بەستم ینی بەسە بۆ ئەوەندێکەوە تاچی مسلمانی کورد بگەڕێتەوە سەر ناسنامە ئیسلامیەکەی بۆ خۆ داوێتەوە نەک مەسەرەن ئەو ئێستا کەسێک ناسنامەی نەبێ مەسەرەن تۆ ناسنامەت نەبێ دیار نەبێ خەڵکی عراقی ئیدی کە هاتی عراق خۆ دەکەی بە عراقی چویە سویا دەبی بە سووی چویە مەسەرەن ئەڵمانی دەبی بە ئەڵمانی ئەوڕۆ تاچی مسلمانی کورد ئەوەی کە هەر بە ئەهوەتە مسلمانە ئەوەی کە نازانێم فعلم أنه لا إله إلا الله چیە ینی ماڕدۆ مەسەرەن کاتی خۆی ماڕدۆنا پەیدا بوو بە دوای ماڕدۆنا ڕای دەکرد ئێستا بوو بە میسی بە دوای میسیدا ڕادەکە ئەجار لە ڕووی ئەکتەرەکانەوە لە ڕووی گۆرانی بێژەکان بە دوای ئەودا ڕادەکە ببیان مەسەن بە دوای ڕیال مەدریدە دۆڕێت وەختا دنیا بەسەر خۆیدا خراپ بکە ئەو لەنجامی ئەوەی ناسنامەی نییە ئیدی خۆ دەبێ شتێک شەبێ ببێ بە هیوایەتی ببێ بە خولیای ئید لە ئەنجامی ئەوەدا وەکو دەڵێ کابراگەر ئاویش سازگاری دەستنەکەی قوڕاو دەخواتەوە هیچ بەم چەشنە بەڵام دەکرێت ئێمە ئەوەی کە هەیە ئێستا وەکوتم حەزارە ئیسلامی نەخۆشە پێویستی بە چارەسەر هەیە ئەو چارەسەر تەبان بە دەوڵەتی گەورە چارەسەر دەکرێت بەڵام ئێمە وەکو تاک دەکرێت ڕۆڵ بژێڕین لە چارەسەرکردنی و بە دەرەجەی یەکەم ئەوە ئەرکە سەرشانی ڕوتی ئیسلامی لە کوردستان کەیش لەسەر بکە بەتایبەتی لەسەر لانی معنەوی وەش لەسەر لانی فکری تەنها بۆ سیاسیەکە نەبێ و هەروە مامۆستانی ئاینی بە دەوری دووەم پێی هەستن کە ئەوان دەریاچی باشیان بەسەردا کراوەتەوە حەچەند هەوڵ هەیە بۆی کەمینبەریش ئازادی لەدەستدا لە شاری هەولێر بنمونە لە شاری هەولێر بنمونە تەماشاکەین مامۆستای ئاینی کراوەتە ڤیدیۆ سیدی پارچە کاغەزێکی بێدەن کاکەم پارچە کاغەزە بخوێنەوە ئێوە ئەنی مامۆستانی بۆ بە سیدیەک دەبێت ئەوەی کە لە بۆی دانرا ئەو بخوێنێتەوە هەنی لەوێدا ئەو دەرگاش داخراوە لەوەی کە مامۆستانی بتوانێت ڕۆڵ بژێر لە دووبارە زیندووکردنەوەی نەزعی حەزارە ئیسلام لە تاچی گەنجدا واتەماوە ساوشتە بچووکانەی کە دەکرێت لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان چەندە سیستەمێک نییە کە دیار بێت شتێکی پەرشوو بڵاو و ئەمانەیە بەڵام بۆ نمونە زۆر جار دەبینی کەلتوری وڵاتێکی بێگانە لە چوارچێوەی شتێکی تەرفیە دێنە ناو وڵاتەوە دراما بیانیەکانمان هەیە لەم لاشەوە لادانی مەلامان هەیە و کار لەسەر زانای ئاینی کراوە کە تەنانەت ئێستا هەرچەندە بەشێکی خۆیان بەرپرسیاری تێکەگرنەستۆ بە چاوێکی کەم سەیری مامۆستای ئاینی دەکرێت هەموو ئەمانە ئایا کارکردنە لەسەر نێشتنی حەزارەتی ئیسلامی لە ناو کۆمەڵگەی کوردیدا و ئایا کەلتوری ڕستنی کوردی لەگەڵ حەزارەتی ئیسلامی چەندە گرێدراون بەیەکەوە خۆی لە شتێکی پێی دەکوتێ ڕەمز و ڕەزم ڕەمز چییە ڕەمز کۆمەڵێک کەسایەتی کە تۆ دەبێ لای خەڵک ناڵم تەقدیس بکرێت بەڵام بە شەو لە شەکان خەڵک جۆرێک بۆی بگەڕێتەوە جۆرێک لە مەرجع بێ بە سەڵاتی کوردی لە ماوەی ڕابردوودا لە هەموو ڕەمزەکانی داوە یعنی تۆ سەیری قەبری میرانی بابان کە سەتڵی تۆزیان لەسەرە یەک سەتڵە تۆز لەسەر قەبری میرانی بابان کەوتووە ناوێن لە شێخ محمود حەفید نابوو کۆمەڵێک ناو ناتوران شێخ محمود حەفید نابوو هەموو ڕەمزە بە قووەتەکانی مێژووی کورد لێیان دراوە دەمێنێتەوە ڕەزمەکە ئەوان تەنها گرنگی بە ڕەزم دانی بۆ بەزم و ڕەزم مەبەستم ئەوەیە تەنها گرنگی بە بەزمەکە دەدا بۆ یەک لە سیفەتەکانی شارەتایەتی ئەوروپا مادیەکەی ئەوەیە کە زۆر گرنگی بە حیوانکردنی ئینساندا ئەنی غەریزە حیوانیەکانی تێدا بە قووەت دەکات ئیدی لە بابەتی شەهوەت و ڕابواردن و زۆر ڕۆچون لە مادەگەری و جوێنەدان بە ئەخلاق و ئەوانە سیفەتەکانی حیوانن کە بەشێک لە ئینساندا هەیە بەڵام سیفەتی چاکش لە ئینساندا هەیە کە دەکرێن پێ دەکرێت سیفەتی ئینسانیەکان چونکە ئینسان لە بینی شەیتان و فریشتەدا بۆ کامەی بەرز بێتەوە نزم بێتەوە بەهەرحاڵ دەسەڵاتی کوردی بەداخەوە زۆرتر ئیش لەسەر ئەوە دەکات لە ڕەمزەکان بدا وە گرنگی بە ڕەزم بدا بەزم و ڕەزم
بەزم ڕزمش کامە ئەوەی کە بە قازان زیلانە حیوانەکە ئینسان تاوا دەبێت بۆی تاچی کورد دەکردجێ لە داهاتە تاکێکی سەرگەردان بێ تاکێکی شێواو بێ تاکێک بێ وەکو دەڕێ لە هەندێک پەندی کوردی هێ ناکرێ بهێنینەوە ئەین لە بەرامبەر بچووکترین کارەسەدا خۆی بکوژە کە ئێستا سەرەتاکانی دەرکەوتون ینی لە ڕۆحیە ئەوەندە زەعیف دەکرێ ئەوەندە زەعیف دەکرێت خۆی لەبەر بچووکترین کارەسات نەگرێ بە مستعاوێکی بکەوێتە مەلا ئەنی وای لێ دێ تۆ تەماشاکانی بۆ دەبێت لە مەلا بدرێ ئەو هەموو نکتێسی لەسەر مەلا دروستکراوە مەلایەک وا هاتوو مەلایەک وا چوو ئەنی مەلا تەماشا دەکەی کاتی خۆی ڕاگری ڕاڵەکانی کۆمەڵگەی کوردی بووە کەچی لە چ دەدرێ لە مەلا دەدرێ کۆمەڵێک نوتیان لەسەر مەلا دروست کردووە یعنی بەس لە پێناچی بەس لە پێنای ئەوی تاچی کورد گەنجی کورد هیچ ڕەمزێک نەبێ بۆ بگەڕێتەوە وەرە ئەوە بەراورد کە بە تورک بە پێچەوانەوە تورک دێت تاریخێک کە ڕەنگە ئی خۆشی نەبێ بەسەر خۆی دەکاتە ماڵ ئیبن جەزەری کووردە کە ڕۆبۆتی دروست کرد بە کاتی خۆی کەسێسا ئەو پەیکەری بۆ دروست کردە لە تورکیا ئەو پەیکەر دێ دروست زانایەکی کورد قسەکەش دەبڕم یانی ئەگەر چاو لە حەزارەی ئیسلامی بکەین کە ڕەنگە لە ڕووی علمیەوە دەیان و هەزاران کتێبخان و نووسین و کتێبی وەرگێڕووە ئێمەش وەکو کورد مەسەلەن دەیان زانامان هەیەکەوە لەناو حەزارەی ئیسلامی کە ڕۆلیان هەبوو دایانیانە بوو بابەتەکە لێرەیە چەند گرینگە ئێمە لە ڕووی زانستی و حەزارەی ئیسلامی بێسکینەوە ڕاستە ڕەنگە ڕخنە لە حەزارەی ئەوروپی هەبێ بەڵام سادەترین نمونە مەسەن پەتای ڤایرۆسی کۆرۆنا کێ پێکوتەکەی دۆزیەوە ینی کێتی ڤایرۆسەکەی دۆزیەوە ڕەنگە حەزارەی ئەوروپی نەبووایە علمی ئەوروپی نەبووایە ڕەنگە هێشتا جیهانی حەزارەی ئیسلامی و کۆمەڵگە ئیسلامیش لە قەیران نەبووایە واتە ئامانج لێرەدا ئەوەیە سەردەم گۆڕایەمە ناکرێت لە ڕووی زانستی و حەزارەی ئیسلامی بەهێزکەینەوە ینی ئێستا کاتیەوەی ئەو داهێنان و هەموو ئەو جابری حەیان ینی دامەزرێنەر و بەهێزکەری زانستی کیمیا مەس ئەمدوڕەحمانی بیرونی لە ڕووی فەڵەکناسیەوە بینی جەوزی ینی ئەو هەموو جوگرافی ناس و زانامانامە هەبووە ینی ئێمەش بابینەوە بناغەیە لە ڕووی زانستیەوە ئیتر بە زانست شەڕی حەزارەی ئیسلامی و شەڕی ئەخلاق بکەین نەوەگەوەی هەردانیشین مەسەلەن هەر باسیەوان بکەین ئەوان ئەویان کردو ئەم بابەتانە قسەکە جوانە بەڵام بەلەوەی زانێکە حەزارەی ئەوروپیش نەبایە نەخۆش کۆڕۆنا نەدەبوو نەخۆش کۆڕۆنا بۆ سەری هەڵدا لە ئەنجامی پابەند نەبوونی ئینسان بە پاک و خاوێنی بەڵام پێش حەزاری ئەوروپیش هەر نەخۆشی هەبوو نەخۆشی بوو بەڵام تۆ من ڕۆژێکی سێرچێن کەم کرد سێرچێک هیچ یەکێک لەو نەخۆشانەی کە درمن بڵاو دەبنەوە لە نێو مسلمانانەوە سەرچاوی نەگرتەوە وەکو سەرچاوی یەکەم ئەتمەن نەخۆشی زۆری سەیلان ئایدس تیفۆئید ئەو نەخۆشی ئێستا کۆڕۆنا هیچیان لە نێو مسلمانانە وەکو سەرچاوی یەکەم سەرچاوی نەگرتووە ئەنی حتا نەخۆشیێک بڵاو بووە پێی دەکرێت تاعونی ڕەش لە ئەوروپا پێی دەکرێت مردنی ڕەش لە ساڵی 1348 بڵاو بووە لە هیندەوە هات لە ڕێگەی کەشتیەوە هات گەیشتە ئەوروپا نیوەی دانیشتوانی ئەوروپای نابرد لە ئەنجامیەوەدا ئەوروپا نیوەی دانیشتوانی بتاتی لەدەستدا کۆمەڵی کێشە و گرفتی زۆر گەورەی بۆ دروست بوو قەیرانی قوڵی بۆ دروست بوو ئەنی توانی شارستانی ئیسلامی ئەگەر نەخۆشیشی توش بوو بێ نەخۆشی جەستەیی ئەنی ئەو نەخۆشی ئاساییانە بوون کە هەبوون بە پێچەوانەوە حەزارەتەکانی تر سەرچاوی یەکەمی نەخۆشەکانن هێناوە ئێستا کۆڕۆنا لە سین پەیدا بوو بە نمونە نەخۆشی دیکەش سن ئایدز یەکەم جار لە ئەمریکا پەیدا بوو دەوێدا بینرایەوە تازی زانیاری هەبێ ئەوە خاڵێکم خاڵی دومیان جەناب باسی ئەوە کردت ناکرێت ئێمە هەردانیشین باسی شارستانی ئیسلامی بکەین لە ڕابردوودا واتچوونی وهاتی تەمان قسێکی جوانە بەڵام دەبێ گەنجی کوردیش وشار بگرێتەوە لەوەی کە تۆ ڕابردوویەکی چاکت هەیە گەنجی کورد لە دوو ڕۆڵێکی درێ لە ڕووی حەزاریەوە لەلایەک پێی دەگوترێت کورد هیچ نەبووە کە پێچەوانەوە وایە کورد ئێستا هیچ نییە دە لە ڕابردوودا زۆر بوو تەسەوور کە تورک حکمی عربی کردو حکمی سەرکەسی کردو حکمی یۆنانی کردو حکمی مەجاری کردووە تورکی سونی تورکی شیعە حکمی فارسی کردووە حتی هەندێک حاڵەتی حکمی گەشتە ئەفغانستان هەندێک حاڵەتی حکمی گەشتۆتە هیندستان دەلهی بەڵام نیانتوانیەوە ڕاستەخۆ حکمی کوردکەن ناڕاستەخۆ حکمی کورد کراوە لەناو تورکەوە باشە بۆ گەنجی کورد ئەوە نەزانێ بۆ بە گەنجی کورد دەگوترێت کورد لەوەتی هیچ نییە ناخۆی چونکە بۆ خۆی هیچ نییە لە ئێستادا دەوێت بڵێ کاکە لە ڕابردووشمدا ئەم هەروە بوو ئیدی ئەوەی مۆزوعەکە سەبارەت بە حەزارەی ئیسلامیش دەبێت بە هەماشە پێی بکرێت کە تۆ حەزارەتێکی قوڵت هەیە چکە کۆ دەڵێ ڕێوی لە کونی خۆی هەڵگەرتەوە گەڕ دەبێت تۆ ئەوڕۆ لە حەزارەی ئیسلامی هەڵگەڕێەوە لە کورد هەڵگەڕێەوە ناشبی بە ئەوروپی کات دەبێت دەعبایە کەس ناتناسێتەوە
لە قەل و لە کۆتر دەبی زۆر بە شماوەسا دەرفەتمان نەما بەداخەوە زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش میوانی پەیامی ڕۆژ بوویت سپاسان دەکەم خۆشیمێ بۆ ئێوەش سەلامەتان زۆر سپاس بینەرانی عزیز زۆر سپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەری پەیامی ڕۆژی ئەمڕۆ مابوون سپاس بۆ هاوکارانم و کاکشوان هاوکارانی دیکەم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ بۆ هیوای کە هەمووتان گەرم و گۆڕ بن لەم بەفریا سەرماتان نەبێت بە هیوای کامەرانی خۆشبەختی بۆ هەموو لایەکتان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ